سڵاوتان لەبێت. چەند ڕۆژێکە وێنە و ڤیدیۆی کارکردن و بڕێنی گردێکی شاخی بۆیشە بڵاو دەکرێتەوە. 964 بە دواداچوونی کردو و دەرکەوتووە کۆمپانیای قەیوان بۆ دروستکردنی شوقا ئەو کارە دەکات. شاباس سدیق بەڕێوەبەری پرۆژەکانی قەیوان بە 964 ڕاگەیاند بڕێنی گردەکە بۆ فراوانبوونی پرۆژەی بەرزایەکانی سلێمانیە و شوقا و خانووی لێ دروست دەکرێت. ئاماژەشی بەوە داوە لە بەرامبەر ئەو کارە شەقامی تونێلی پێشڕە و تافولکەی بەردەم بەرزایەکانی سلێمانی دووسایت دەکەن و 3 کیلۆمەتری شەقامی 100 مەتری سلێمانیش لە دەباشانەوە تا تونێلی پێشڕە و دروست دەکەن. لەو بارەیەوە 964 قسەی لەگەڵ شارەوانی سلێمانی کرد. زەردەش ڕەفیق کە وتەبێژی ئەو شارەوانیە وتی ئەو پرۆژەیە لەلایەن وەبەرهێنانی شارەوانی و ببورن لەلایەن وەبەرهێنان و شارەوانی وەڕێگەی پێدراوە و لە بەرامبەر کۆمپانیاکە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری ئەنجام دەدات. لە هەڵەبجە پرۆژێکی استراتیژی کارەبا بە بڕی زیاتر لە 4 میلیارد دینار جێبەجێ دەکرێت کە گرنگێکی زۆری دەبێت بۆ گواستنەوەی وزە و دابەشکردنی کارەبا لە سنووری سێ سادق و هەڵەبجە. ئەندازیار شەماڵ سابیر سەرۆکی لیژنەی سەرپەرشتیاری پرۆژەکە ڕایگەیاند پرۆژەکە بەستنەوەی 2 هێڵی 33 کەیڤی لە نێوان هێڵی 132 کەیڤی هەڵەبجە و وێزگەی خورماڵ جێبەجێ دەکرێت. بە وتەی شەماڵ سابیر درێژی پرۆژەکە 23 کیلۆمەتر و زیاتر لە 4 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە کە لەسەر بودجەی لە 108 داهاتی کارەبای سلێمانیە جێبەجێ دەکرێت. وەک ئەوەی باسی دەکات پرۆژەکە یارمەتیدەرێکی زۆر باش دەبێت بۆ تۆڕەکانی کارەبای هەڵەبجە و گواستنەوەی گوزا و دابەشکردنی کارەبا لە هەڵەبجە و سێ سادق. لوقمان نەجیب هاوڵاتێکی قەزای شارە زورە نزیکەی 28 ساڵە سەرقاڵی پیشەی هەلاجیە. لوقمان بە 964 ڕاگەیاندووە هیچ ساڵێک بەقەدەر ئەم دوایانە نوشتە و جادوو لە ناو بالیف و پشتیەکاندا بوونی نەبووە. بە وتەی ئەو هەلاجە پیشەکە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. پێشتر ئامێر و ئالەتی باش نەبوو بۆ پیشەکە بەڵام ئێستا ئامێرەکان گۆڕاون و تا ڕادەیەکی باش کارەکانیان بۆ ئاسان کراوە. بەڵام ئەوەی وەستای هەلاجەکەی نیگەران کردووە بوونی نوشتە و جادوویەکی زۆرە لە ناو پشتی و دۆشەکەکان و هاوڵاتیەکان کە دەیهێنن هەندێک جار خۆشیان نازانن کە نوشتەی تێدایە یان جادووی تێدایە. ئەو وەستایە دەڵێت ماڵی وا هەبووە حەڤە پشتیان بۆ هێناوم و چاکی بکەم لە 13 دایانیان نوشتە و سحر هەبووە و خۆیان لێی بێئاگا بوون. هەش بووە لە پشتێکەیدا 2 یا 3 نوشتەی تێدا بووە. لە یەکەم کۆمنت فیچەرێکی تایبەتی 964 لەم بارەیەوە ببین و ئێوەش سەیری پشتیەکانتان بکەن بزانن جادوو نوشتەی تێدایە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شادمن.